بۆم کاک ساتی چەمچەماڵ کە ڕوویدا هەمومان تاسی بووین دەبێت خەڵکی چەمچەماڵ بەشێکن لە ئێمە دەبێت لەبیرمان نەچێت کە لە 16 ئۆکتۆبەرە چۆن باوشیان بۆ خەڵکی کەرکووک کردەوە. ئێستا کاک ساتێکی دڵتەزێن ڕۆی لە ناوچەکە کردووە و داوا لە هەموو خەڵکی دۆڵەمەند و خواپێداوان و خێخوازان نەکەین بێن بەدەمی بە چەمچەماڵ و ئێمە کەمپینێکمان ڕاگەیاندووە لە 11 لەم بڕۆ پێنجشەمەوە هەتا بەیانی و دوو بەیانی ئینشاڵڵا کەمپینەکەمان بەردەوامە بێم داوا لە هەموو خەڵکی خێخوازان نەکەین خواپێداوان و بەخشندە و میهرەبانەکەین کە بێن بەهانای هەر شتێکە من ناڵێم شتی خۆتمان بۆ بێنە ئەڵم هەر شتێکتان لێ زیادە هەموو شتێک وەرەگیرێ نەوت باشە تەباخ خۆراک وەکو برنج مهمترین شتە نیسێک جلوبەرێک شخصیان خۆم دوو علاقەی جلوبەرگی باش بەس خوا ئەگەر جلوبەرگێ دڕاو بێ بە کەڵک نەیە بۆ سەفڵگان باش بێ مەیهێنن با خەڵکێک ئیسفادەی لێ بکات. خەڵکی چەمچەماڵ دڵی ئێمەیە خەڵکی چەمچەماڵ کەسی ئێمەن ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاریانە بین ماڵی هەموو کەرکووجەکان ئاوا بێ خەڵکێکی زۆر ڕووی لێرە کردووە ئەو لە بەیانیەوە برادرانمان لێرە بوونەوە ئەمە سەش بەخۆم پێم خۆش بوو لە نزیکەوە بێمە ئێرە بۆی هاوکاری ئەم خەڵکە بین لێرە بتوانین دەستیان خۆش بێ بەڕاستی بەدەم خەڵکەوە هاتوونە و لێرەشەوە داوا لە دۆست و برایان و خەڵکی ئەوەی کە ئەمان ناسی لە نزیکەوە بێن بەدەمی ئەم لێ قەوماندەی چەمچەماڵەوە.